لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت بلچان یەکێکە لەو شوێنانی کە لە ناو شاری پێنجێنە بە شوێنێکی گەشتیاری سروشتێکی زۆر جوانی هەیە زۆر جار خەڵکی پێنجێن یاخود ئەوانی کە گەشتەکەن بۆ شاری پێنجێن هێنە بلچان و تایە سەیرانێکەکەن وەک ئەبینین ئەو دیمەنەی لە دواوە چەند کەسێک یاریەکەن ئێستاش ئەچین بۆ لایەن کە بزانین بلچان چێ ڕووی تێکات و ئەم شوێنە کە پێڵن بلچانوانە تا چەندێک خەڵکی پێنجێن دڵیان پێخۆشە و تا چەندێک ئەمان پارێزگاری لەم شوێناکەن خەڵکی دەربەنی خان بەڵێ بەهەر بۆ گەشت بە پیاسە وڵات بریانی زۆر خۆشەوە وەرە بە وەتەنی دایکمە دایکم ئاسڵ پێنجێ نییە باوکە دەربەنی خانە نا دەربەخای هەلێ دانیشتر دانیشتێوین لە ئەسڵا پێنجێ لە ئەسڵە چۆن شەماڵی خۆم بەڵێ بەس دەربەنی خان دانیشت لێژ نمێناوە ئێستا ئەسڵەکەی تۆ کێ ئەسڵەکەی من ئێستا لەکوێ دانیشت دەکەوت دانیشێر خەڵکیەوەی دەربەنی خان ئەوە ژن لە کوێنە ژین لە کوێنەوە بەڵێ ساخەڵ چیە ئێستا جنسەکەی بۆ بە دەربەنی وە تاچیت ئەم چۆتە سەرە و نەگەڵێتە سەر بچیان وڵای شوێنێکی هەواشی پاکە و شوێنێکی زۆر خۆش و پێویستەکە خزمەتی زیاتر کرێ لەبەرەوەی کە دەری زۆر کەس دەڵێت تا سەر ئەو نەوتە نامێنێ ئەما بێ بە نەوتێکی سەرەشی بۆ هەموو کوردستان ئەگەر ویستان شووتێکی خۆش و سارد بخۆن وەرن بیخەنە ناو ئاوی حەوزی بلچانەوە لێرە شووتەکە سار دەبێت ئەگەر زیاتر داینی ئەوە شووتەکە تەقێت لەم حەوزایە مەلەکردن ئاسان نییە چونکە ئەگەر زۆر مەلەت کردووانە چەند دەقەیەکی تیامایتەوە ئەوە بە بەستوی ئەوێنە دەرەوە ئەوەنە ساردە سلێمانیەوە سلێمانی بەڵێ هاتی بۆ بلچان هەرەوەڵا تۆ خەڵکی سلێمانی لەبە خاتی بلچان هاتی بەڵێ زۆر خۆش لەگە شوێنەکانی زۆر زۆری فەرقا وەڵا ئاواکە فێنێکترا خۆشترا شوێنێکی ئەفو ساری کەمترە بە تەشیت تۆ لە تاو سایر ڕاو کردووە بەڵێ ئەوم سارێت ناو شوێنی حەفلەکە هەر نەفەر و دانێکمان پێیە ئەم جایەکێکە لە یا تەبیعیەکان وا تەسەورەکەم لە کۆنا بەهاڕینەوەی و بەکارهێنانی وەکو ڕنگ بەکارهات بێت وەکو خەنەوشتی وەکو خەنە بەکارهات بێ چونکە تەبیعەتی ناوچە شاخاویەکان هەروەکو چۆن لە کۆنیشا ڕنگ یەکێکە لەو هۆکارانەی کە بەکار هاتووە بۆ هەیئەت گۆڕین بۆ خۆگۆڕین لە ئەفریقیەکان مەسەلەن ئەیان بینین شێوەی ئەو گیانەوەرانی کە لە دەوروبەریانە بووە و بۆ خۆشاردنەوە لەیان بۆ ئەوەی بشوبهێن بە ڕەنگی تر ڕەنگی خۆیانیان گۆڕیوە ئێمەش لەم منتیقانە مەسەلەن کوردستان من تەسەورەکەم دەیان گژوگیا هەبێت کە ئێمە نایان ناسین بە زۆر بەڕێک و پێکی کۆن بەکار هاتبن بۆ ڕنگ و هەر لە پێنجێنی خۆمانە جۆرێک گیا هەیە کە بۆ وەکو سابوون بەکار هاتووە گیا سابوونە بۆ شۆردنی جلوبەرگ و ئەو قماش و شتانی کە ئەو کاتە هەبووە ئەتوانی ئەمڕۆنە تاقیکەینەوە ئابار ئەگەر بتانی کامێرەکینکی وڵا خۆ پێشەواشمان لەگەڵ ئایا ئەگە پێشەوە بەهاتایە دەستی بێنایە پێشەوە دەستی بێنە لە جاتی من دەتوانین ئێستا ئەم ڕێنە تاقی بکەینەوە ئەگەر بیبینن ئەوانی کە تاتوشتی واکەن ئەتوانن ئیسپادە لەم گەڵایە بکەن چکە ڕەنێکی تەقریبەن جوانی خەنەیە بەر سروشتی خەنەیی و ئەم ڕەنگە بە تایبەتی ماوەیەک لەمەوبەر لە کاتی کە ڕووەکەکە هێشتا تەواو ئاوا نەگەیشتووە تا مانگی حەوت و وشک بوونەوەی زۆر جوانتر ڕەنگەداتەوە ئەم پەرژینە گەڵای گوڵە زەردی پێنجێنە بەڵام ئەم گوڵە لە بەهارانە زیاتر گەشە ئەکات و دەرەکەوێت ئەم گوڵە ئەکرێت بە حەڵوا با پێنجێنەکان خۆیان قسەی لەسەر بکەن وەڵای تر خەڵگەی کرد بە حەڵوا هەر یەگر بۆ ژانە سکوو ئەرێ وەڵای تر ژنە قەیمیەکان وان لێ کرد ژنە قەیمیەکان هەمویان هەڵەگرت بۆ حەڵوا و بۆ ژانە سکوو بۆ یەکێ مناڵێکی نەخۆش بوو تر ئیتقایان پێی بوو چاگە بوو ئەو گوڵی ئیسفادەی بۆ زۆر نەخۆشین بوو بڵێن ئەمڕۆ بۆ نمونە
لە سلێمانی من چەند جار لەو گوڵمە سندۆ بردووە بۆ دوکانی عارفی عتار ئەو کوڕەکە لەوەیە لە دوکانەکەی برادارمە پێی وتومە ئەو گوڵا گەرە هەچ کەسێک کردی وەریگرە بۆمان کیلۆ ئەوە پارەی پێ بە خۆتان استفادەی لێکن وەڵی نەوەڵا بەس ڕووی لەکەم بوون بۆ لەنەوەیە کاکەڕەوەکەیە بوو زۆر زۆر وێسان نەماوە ئەمڕۆ شوێنانیش ئەگەر ما بێت بەداخەوە کۆمەڵێ بڵێن پاشماوێ ڕژێمی باس کەماوەتۆکو ئەلغام وەکو کۆمەڵێ شت کە بڵێن لە شوێنە گشتیەکان هەبوو بێت لایەن بردووەتە ناو شوێنەکە بەکارێنێ نابێ زێرابەکانەیە ئەو ناو دەرک و داڵێ بەکارێنێناوە خەڵک ناوێرێ و نەڕووی تێکان لەگەڵ مامۆسا عەزیزە تۆزێک بەڵاڵوکمان خوارد لە شاری پێنجۆن بەڕاستی خۆشە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئێوە هاتن تامی بکەن هەرچەنە تۆزە تفتە مامۆستا ئاخر تۆزە زمان نەگرێت ئەمە یەکێکە لە شتە سروشتیە زۆر خۆشەکان من تەسەورەکەم زۆرینەی کورد کە بە شاخەکان و توانیوانە مقاومە بکەن هەمان ئەو ڕۆکە سروشتیانەن بەکارهێناوەکە لە ناو شاخاوەکانە هەن لە ڕووی کوشتتوکاڵەوە یەکێ لەو دەختانی کە هەیە ترشە دارانی کە هەیە لە پێنجۆنا زۆر ترشی تیابینی وابزانام زۆربەی زۆری شاخەکان هەمووی ترشی پێوەیە ترش ئەتوانم بڵێم یەکێکە لە بەرهەمە سروشتیە زۆر جوانەکان سروشتیشە خۆی دروست سروشتیە خۆی دروست ئەبێت و لە ناوچەکانی ئێمە پێنجێن و شارباژێر زۆرترین ترشیان هەیە لەگەڵ هەندێک شوێنی هەورامان بەڵام ترشی پێنجێن لەگەڵ ترشی شارباژێر ڕافەرقی هەیە لە ڕەنە ترشی شارباژێر تا ڕادێک کاڵترە ڕەنگەکەی ترشی پێنجێن زۆر سوورە سوورەکەی تەواو بەڕووی جگەریایە و تام و چێژێکی تایبەتیشی هەیە با ڕخنێکیش لێرا بگرین زۆر جاکات چیتە ناو بازار بۆ ئەگەر بۆ ترش بگەڕی ترشێک تێنێ لەم هەموو ترشی کە هەشمانە لەم سروشتەیە کە بە تایبەتی پێنجێنوانە ترشێک تێنێ کە ڕەنی تێکەڵاو کراوە ڕەنی سووروانە بۆی ترشەکە سوور بێت هیچ بابڵی کارگەیەکەی بۆم ترشانە هیچ شوێنێک جگەل لە سروشتی بەکارهێنان تا ئیستا هیچ شتێکی وامان نییە تا ئیستا هیچ شتێکی وان نییە لە کوردستانە کە برەو بە بەرهەمی خۆماڵی با دوای لێ بکات کە منافەسە بکات وای لێ بکات هیچ نەبێ بازاری خۆماندا بپۆشێت قەیناکە منافەسەی شتی دەرەکی نەکات بەڵام دەیان شتی دەیان شتی دەرەکیمان بۆیانن ئێماوە تا کێشەی ئەو میلەتە عامی لە سەرجەم شتەکانە تووشی ئەوە بووە کە ئەمە کوالەتی وایە ئەویان کوالەتی وایە ئەویان کوالەتی وایە ئەویان فڵانشتی وایە دەیان فەحس و فحوساتەکرێت بەڵام شتە سروشتیەکەی خۆمان کە دڵنیایشین لێ ئەگەر براوی پێ بدەین دڵنیام لەوەی کە بۆ وڵاتانی تریژ ئەتوانین بەبێ ئەوەی کێشەی کوالەتی هەبێت منافسە بکات مامۆستا ئێمە شتێکی ترمان بینی کە بەڕووی خەڵای کچی هاتین لە ڕێگا ئەڤەر شارەتی کردم وتی سەری تەنکەرەکان کە تەنکەری نەوتوانە کەواتە ئەو تەنکرانی کە خەڵک مەسەن گلیە کاتوەڵێ نەوتە ڕوا بە بەلاش لەم ڕێگەی ئەڕات لە مەرزەوە ڕات مەرزی باشماخمان هەیە ئێستا هەر ئەو خودی ئەو سایق تەنکەرانەی کە نەوتەکە ئەگوێزنەوە ئیزعاجن لە دەست ئەوەی کە ڕێگەکە ناخۆشە پێنجێن بەبێتەوە نزیکە مەرگم لوبنان شکێن بووی داخی بە جەرگم تازەبوو شەوی بە سەرچیاوە ئەهات نسێرت لەم لەولاوە بەڵێ ئێرە گۆڕە بێنازەکەی مفتی پێنجێنی شاعیرە لێرە شەوەڵین ماڵاوە پێنجێن ماڵاوە عەزیزان خۆشەویستان تا بەرنامەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی شاد یەکترێ بینینەوە خواتان لەگەڵ